زۆر سپاس بۆ ئێوەش بەخێربێن سەر چاو. بەڵێ کۆمەڵەی کەلەپور و فۆلکلۆری کورد بۆ ئەو ئامانجە هاتە سەر شانۆی ژیان بایەق بە کەلەپور و فۆلکلۆری کوردی بدات. دیارە لە پێش ڕاپەڕینە ڕژێمە یەک لە دوایەکەکانی عێراق بە هیچ جۆرێ ڕێگەیان نەیەوە کە کۆمەڵەیەکی کەلەپوری فۆلکلۆری دروست ببێتیان ئەو هەموو فۆلکلۆریستە لەژێر یەک ڕەشماڵا کۆ ببنەوە. بۆچی؟ یەکەم لەبەر ئەوەی کەلەپور و فۆلکلۆر ناسنامەیەکی ڕەسەنی هەموو نەتەوە جاجاکانی دنیاە. مەسەلە بۆ نمونە مەکسیم گۆرگی ئەڵێ ئەگەر چوویتە وڵاتێکەوە ویستیت دابوونرێت و ژیان و کەلتوری ئەو وڵاتە شارەزابی گوێ لە مۆسیقاکەیان بگرە، بزانەوە چەند بە بەهایە. تەبعاً مۆسیقای ڕەسەنی کوردی نەک ئەو جۆرە مۆسیقانەی کە لە ئەوروپاوە تێکەڵ بە وابەستەی مۆسیقای کوردی بوون. ئێمە کۆمەڵێک فۆلکلۆریست بووین لە شاری سلێمانی، هەوڵماندا کە کۆمەڵەیەکی هاوشێوەی ئەوەی کە باس کرد دروست بکەین. ئەوە بوو لە حەڤە ئەندامی لیژنەی باڵا کە من یەکێک بووم لەو کەسانە لە دوهۆک و هەولێر و کەرکووک و سلێمانی و شار و شارۆچکەکانی ترش لە باشووری کوردستان ئەمە یەکمان گرت و کۆمەڵەی کەلەپور و فۆلکلۆری کوردمان دامەزراند. بەڵام بەداخەوە بەهۆی شەڕی نەگریسی ناوخۆوە ئەو کۆمەڵە و ڕێکخراوانەی کە هەبوون ئەوەی کۆمەڵی کەلەپوری کە لە شار و شارۆچکەکان ئەوانە نمان. بەس ئێمە وەکو کۆمەڵی کەلەپور ماینێتەوە 31 ساڵە بەبێ بەرامبەر خۆبەخشانە تەواوی ئەندامەکان کار بۆ کۆکردنەوە و تۆمارکردنی بابەتە کەلەپوری و فۆلکلۆریەکانە کرد. خۆی لە ڕاستیە کۆمەڵی کەلەپور یادکردنەوەی ئەو بۆنە و یادانە خاڵێکە لە خاڵەکانی پێڕۆ پرۆگرامی کۆمەڵەکە. ئەجین بەدەر لەو یادکردنەوەانە ئێمە وەکو کۆمەڵی کەلەپور مەسحی مەیدانیمان هەیە، ئەچینە لای بابەتە کەلەپوریەکان، پیشەمیلیەکان، ئەوانە هەمووی تۆمارەکەین و تۆماریشمان کردووە خاوەنی گەنجینەیەکی زۆر گەورەی لە بنەهاتوو لە کۆمەڵی کەلەپور. وەکو پێم وتی یادەنەتەوەیەکانش ئەوە بە پێی پەیڕۆ پرۆگرام ئەو ڕێچکە و ڕێبازی کە داڕێژراوە گرتومانەتە بەرمەسەلە. یەکەم ڕێکخراوی لە باشووری کوردستانە کە لە ساڵی 1990 یادی جەژنی نەورۆزمان زیندوو کردەوە و هێنامانوە سەر شانۆی یادەکانەوە. مەسەلە لە دوای یادکردنەوەی جەژنی نەورۆز هەوڵی ئەوەمانە شەوی چلە زیندوو بکەینەوە. شەوی چلەش تەبەن مێژووکێ گەڕێتەوە بۆ 7000 ساڵ پێش ئێستا بۆ سەردەمی میترایەکان. بەڵام لە سەدەی 4 زاینیە ئەو ناوی چلێ گۆڕا بە یەڵدا. یەڵدا وشەیەکی سریانیە واتای لە دایک بوونێت یانێتە پاڵ حەزرەتی مەسیح. بەڵام ئەمانە هەمووی هەنگاوێکە بۆ بچووکردنەوەی کورد، چونکە ژیان لە کوردستانەوە بۆ جاری دووەم سەری هەڵداکەواتە ئێرە لانکی مرۆڤایەتی سەرتاسەری دنیاە. تەواوی شتەکان لێرە سەرچاویان گرتو لێرە دروست بووە. بۆیە ئێمە وەک کۆمەڵی کەلەپور هەوڵمانداوە ئەو شتانی کە پەیوەستە بە مێژووی نەتەوەکەمانەوە هەوڵی بۆ بین. مەسەلە ئیمساڵ ساڵی ڕابردوو کە ڕۆژت یادی شەوی بەراتمان کردەوە کە جەژنێکی ڕەسەنی کوردیە بەداخەوە تا ئێستا وەکو پێویست خەڵک وەک پێویست بەراتی نەناسیوە. ڕاستە بەرات سێرەکەی لە سلێمانی و لە ناو برا ئێزیدیەکانمان ئەو یادە زۆر ئەکرێتەوە بە تایبەتی لە خۆراڵاتی کوردستان. بۆچی لە سلێمانیە ئەم شتانە بە زیندوی ئەمێتەوە ماوەتەوە؟ سلێمانی شارێکی خۆکردی کوردیە،
کورد بۆ خۆی ئەم شاری دروست کردووە کە دروستی کردو داوا لە تەواوی شار و شارۆچکە و گۆند و هینەکان کراوە کە خەڵک بێن بۆ ناو شار بۆ ئەوەی سلێمانی ببێ بە شارێکی فراوان ئەوشی کە لەو شوێنە جیاجانەوە کە هاتوون بۆ ئێرە دابوو نەریتی ئەو جێگەی لەگەڵ خۆیان هێناوە بۆچی هێنایە بۆ ئێرە ئەنی بۆ شاری سلێمانی کەواتە کە ئەمانە هەمووی لە سلێمانیا کۆبوونەتەوە و یەکیان گرتووە ئەمە سلێمانی لێرە ئەبێ بە شوێنێکی گەنجینەیەکی دەوڵەمەند بۆ کۆکردنەوەی تەواوی دابوو نەریتە شوێنە جاجاکان بۆیە یادی شەوی بەرات لە سلێمانی و لە ناو برا و خوشکە ئێزیدیەکانە هەموو ساڵەکە و یاداکرێتەوە یەکەم گۆرانی ئەوە من نازانم دووهەم بۆکو شێعر ئێستا ناوەڵا ڕاستە من دیوانێکم چاپ کردو و دیوانیش کەشم ئامادەیە و هیچ شعرێکم لەبەر نییە یادگاریم لەگەڵ کۆمەڵی کەلەپورە یەکجار زۆر زۆرە وەکو ئێستا ناتوە خیاڵم کە باس لە چی بکەم لەویرە یەکێک لەو یادەوەریانەی جەژنی نەورۆز لە ساڵی 97 یادمان کردەوە تەبیعی بیرۆکەکە بیرۆکەی من بوو یادکردنەوەی جەژنی نەورۆز بۆ ساڵی 97 لەگەڵ دەستەی کارژێڕی ئەو کاتەیە کۆبووینەوە هەموو بڕیاریانە کە ئەو یادە بکرێتەوە هاتین پیرەمێردمان زیندوو کردەوە تەبان بۆ یەکەم جارە کە پیرەمێردمان زیندوو کردەوە بەبێ ئەوەی خەڵک پیرەمێرد ببینێ پیرەمێردمان بە دزیەوە بردبووە ناو قەبرەکەی خۆیان سەر قەبرەکەی کاتێک کە بەرنامەکە دەستی پێکرد پێشکەشکارەکە هاواری کرد دەستپێکی یادەکەمان بە گەڕانەوەی پیرەمێردە بۆ ناو جەماوەر تکا لە پیرەمێر دەکەین با لەو خەوە خۆشە خەبەری بێتەوە و بەرەو ناو جەماوەر بێت خەڵک داڵی پێهات بەو شتە کاتێک سەریان کرد پیرەمێردێتە خوارەوە جاو کاتێک کاک تەیب یادی بەخێر بێ ئەو دەورەکەی بینی زۆر جوان دەوری پیرەمێردەکەشی ئەبینی هەرزەن کاکیواش جوان دەورەکە بینێ بەڵام ئەو ڕێک بە باڵایە بڕابوو باڵای دەم و چاوی ئەمووی زۆر سیر و دەخۆیێت کاتێک کاتە خوار و هەموو خەڵکەکە سێریان کەینەوە بەڕاستخۆیەتی شتیوە نەبوو لە شارە کە پیرەمێرد دروست بکرێت و بەشوە بۆ یەکەم جار بوو ئێمە ئەوەمان کرد لە ساڵی 97 کە هەموو هەر سێریانە کرد لە قەراغی ئەنی گردەکەیە خێزانێک دانیشتە بوون سەماوەریان دانابوو زۆر جوان بوو بەس ژنەکە کە ئاڕیا کۆڵوانە و چی دەکۆڵا زۆر جوان ئاوا ئاڕیاوە سێری کرد پیرەمەردی یەکسەر هەڵسازوتی خۆ بەڕاست خۆیەتی دێگەوە بەڕاست خۆیەتی هەندێک کەوتنە بسمیلا بسمیلا و ئەم جۆرە شتە ئەرەوە هیچێکی زۆر جوان لە ڕاستیدا ئیمڕۆ 31 ساڵ تەیە پەڕێ بەسەر یادی دامەزرانی کۆمەڵی کەلەپوری کورد ئەو کۆمەڵی هەر لە سەرەتاوە بە گڕوتینێکی زۆر و بەورەیەکی زۆر بەرزەوە لە خۆبردووانە بەبێ هیچ مقابلێک کە هەوڵ و تێکۆشانمە ناو هەچی یادە پیرۆزەکانی گەلی کوردە و نەتەوەی کووردە بیهێنە سەر گۆڕەپانەکە و نوێکەینەوە بە شێوازێکی نوێ و مەسەن لەوانە جەژنی نەورۆز لەوانە شەوی چلە ئیمڕۆژ یادی ئەواکەینەوە ئیشەڵا لەم هۆڵە ئەم بەڵێ پێش هەموو شتێک هیوای تەمەند درێژی و تەمەند دروستی بۆ ئەخوازم کاک محەممەد یەکێکە لە قەڵەمە بەرزەکانی گەلی کورد لە نەتەوەی گەلی کورد ئەو نی منێ ناسم خۆزگە هەموو کەسێ بۆ شێوازە بیناسیە پیاوێکی لە خۆبوردە پیاوێک تاکو سەرێسخان لە ماندوو لە کارەکانی سپاس بۆ جەناب و بەخێر بێت ئەمڕۆ یادی 31 ساڵەی کۆمەڵی کەلەپور و فۆلکلۆری کووردە یادی دامەزراندنە لە دامەزراندنەوە هەتاکو ئەمڕۆ هەموو ئەندامانی کۆمەڵی کەلەپور و فۆلکلۆری کورد هەموو توانا و هەموو توانایکی خۆیان خستۆتە کار بۆ خزمەتی کەلەپور و فۆلکلۆری کورد و بۆ ناسنامەی نەتەوایەتی کورد ئێمە داوامانەوەیە کەوا حکوومەتی هەرێمی کوردستان ئاوەڕ باتەوە لە کۆمەڵی کەلەپور لەبەرەوەی کۆمەڵی کەلەپور
هەموو ئەندامەکانی هەموو توانیان خستۆتە گەڕ بۆ خزمەتی ناسنامەی نەتەوایەتی کورد و بۆ یاد و جەژنە نەتەوەیەکان و بۆ بۆنە نەتەوەیەکان لە هەموو یاد و جەژنە بۆ نەتەوەیەکانە کۆمەڵەکەمان بەخۆی چاکی مەردایەتی هەموو ئەندامانەوە خۆی ئامادەکە بۆ جێڕانی ئاهەنگ و فیستیڤاڵ بۆ یادە نەتەوەیەکان بۆ جەژنە نەتەوەیەکان بەڵام پێویستی بە هاوکاری یارمەتی مادی هەیە بۆی کەوە مناسەبە و جەژنە نەتەوەیەکەمان بەسەر کەوتووی بڕوا بەڵام جێگەی داخە ئێمە لە تووڕی یارمەتیەوە یارمەتیشی وە نایرین لەلایەن حکوومەتی هەرێمەوە تاکو ئێستا ئێمە هیوادارین کەوە حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتی وەزارەتی ڕۆشنبیری ئاوەڕمان لێباتەوە و هاوکاریمان بکات لە چالاکی و یاد و جەژنە نەتەوایەتەکانە بۆی کە بتوانین بەسەرکەوتووی ئەو جەژنە نەتەوایانە پیرۆز بکەین. سپاس دەکەم پیرۆز بێ لە هەموو کورد و لە هەموو فۆلکلۆریستان. بەڵێ کۆمەڵی کەلەپور و فۆلکلۆری کورد هەر لە سەرەتای دەستپێک و دامەزراندنیەوە لە ساڵی 1990ەوە هەتاکو ئێستا کە ماوەی 31 ساڵە بێ و چند بەردەوامە لە خەباتکردن بۆ کۆکردنەوەی سەرجەم فۆلکلۆریستان و گرنگیدان بە بۆنە و یادەنەتەوەیەکانمان بۆیە ئەم لەمڕۆدا لە دەی 11 یادی 31 ساڵی دامەزراندنی خۆی ئەکاتەوە بە کۆمەڵێک چالاکی ئەم ڕۆژە زیاتر شکۆدارتر دەکا و سەرەتا و دەستپێکی چالاکیەکانیشمان لە بیرنەکردنی خەباتی ڕۆژهەڵاتی کوردستانە کە بە گۆرانیەک خەباتی خاتوژینە بیری ئامادەبووان و هەموو گەلی کورد دەخرێتەوە و لە هەمان کاتدا بەدەر لەمە ئێمە خەڵاتی ساڵانەمان هەیە کە ئەم خەڵاتە ئەبەخشرێ بە یەکێک لە ئەندامە دڵسۆزەکانی کۆمەڵی کەلەپور و یەکێکی کە لەو چالاکیانە کە ئەمڕۆ نمایش ئەکرێ لێرە بریتێ لەوەی کە ڕێزگرتن و ڕێزگرتنە لە خەباتی بێوچانی کۆچکردوانی کۆمەڵی کەلەپور ڕاستە ئێستا ئەوان بە جەستە لەگەڵ ئێمەدانین بەڵام بە ڕوح لەگەڵماندان بۆیە ئەمڕۆ لە ڕێگەی سینەما ڤیژنێکەوە ڕۆڵی ئەوان و جارێکی کە خەباتی ئەوان دەخرێتەوە بەرچاو گرنگیان پێ ئەدرێ و بە هەمان شێوە بە کۆمەڵێک چالاکی دیکە بەشداری یادەکە دەبنێکێک لەوانە گروپی هەڵپەرکی سلێمانی و کۆمەڵێک هونەرمەندی عەزیز بەشدارن لەگەڵماندا. بە دڵنیایە و کۆمەڵی کەلەپور توانی وێتی ببێتە چەترێک بۆ کۆکەرەوەی سەرجەم ئەدیبان هونەرمەندان فۆلکلۆریستان لە هەر پارچەیەکی کوردستان بن گرنگ نییە گرنگی لەوەدایە کە ئێمە وەکو کۆمەڵی کەلەپور ئەندامان لە هەموو پارچەکانی دیکەی کوردستان عزیز بە ڕۆژی بەهار بە شەوی پاییز یاخوا بەخێر بێت بان چاوان ئاوەداتان کردەوە ماوە باوان بەڕێزان بۆ ڕێزگرتن لە ناوی پیرۆزی شەهیدان و ڕوحی ئەندامە کۆچکردوەکانی کۆمەڵی کەلەپور دەست لە سەرسنگ لە بەرگەم لووتکەی چیای نەبریاندا بە پێوە ڕادەوەستی عزیزان ئێستاش تکا لە بەڕێز خات و بەیان محەممەد ئەندامی دەستەی کارگێڕی و سەرۆکی لیژنەی یادی 31 ساڵەی دامەزراندنی کۆمەڵی کەلەپور و فۆلکلۆری کوردەکەی با بفەرمێت بۆ خوێندنەوەی وتاری لیژنەی یادەکە. ئێوارەتان باش بەڕێز کاک جەزای سەید مەجید لێپرساوی مەڵبەندی ڕێخستنیەکی سلێمانی و میوانە عزیزەکان و کەسوکاری کۆچکردوانی کۆمەڵی کەلەپور بەخێر بێت. یادی 31 ساڵەی کۆمەڵی کەلەپور و فۆلکلۆری کورد لە هەموو لایەک پیرۆز بێت و ڕۆحی ئەندامە کۆچکردوەکانیش شاد بێت. بەڕێزان سوپاسی ئامادەبوونیتان دەکەم و ڕۆحی کۆچکردوانتان شاد کرد. لە ڕۆژێکی وەک ئەمڕۆ لە ساڵی 1991دا بە هەوڵ و کۆششی چەند مامۆستایەکی فۆلکلۆریست کۆمەڵی کەلەپور دروست بوو. یارم کۆترە باریکە بە خۆم گرت لە هێلانێ
بە شەکراوێن گەورە کرد لۆ خاتری ڕاموسانێ بێتا لە ئیخۆم خافر بووم دەفری دەچوە ئاسمانێ هیچی دیم لە دەست نەما دەستم کرد بە گریانێ بەڕێزان پێمان جوان بوو دەستپێکی یادی 30 ساڵی دامەزراندنی کۆمەڵی کەلەپور بە سرودی ژینا ئەمینی دەست پێ بکەین کە لە هۆنراوەی محەممەد مەردان ئاواز و وتنی شەیدا خێر ئابادی موزیک جەزای ساز تکا لە خات و شەیدا ئەکەین با بفەرمێن ئێستاش ئێوە و هونەرمەند خاتوو نەرمین ڕەزا با بفەرمێت بۆ پێشکەشکردنی بەرهەمەکەی
دروستکەی پیرۆزبایی لەلایەن جێگیری ڕێکخراوی ڕۆشنبیرانی کورد کاک بەشوان پشدەری ئامادەکراوە بە خات و ئارەزوو بفەرمێ بۆ پێشکەشکردنی. بەڕێزان، ئێستاش کاتی خەڵاتی ساڵانەیە. خەڵاتی ساڵانە خەڵاتێکە دەستەی کارگەڕی کۆمەڵەی کەلەپور ساڵانە لە یادی کۆمەڵەدا دەیبەخشێ بە ئەندامێکی کۆمەڵە بۆ ئەم ساڵ بەڕێز ڕزگار ئەحمەد حوسێن دیاریکراوە کە خەڵاتی ساڵی پێشکەش بکرێت. تکا لە بەڕێزیان دەکەین با بفەرمێت بۆ وەرگرتنی خەڵاتی ساڵانە. هەروەها تکا لە بەڕێز هەواڵ کاک جەزای سەید مەجید لە پرسراوی مەڵبەندی ڕێخستنی یەکێتی نیشتیمانی کوردستان دەکەین با بفەرمێت بۆ پێشکەشکردنی خەڵاتەکە. میوانە بەڕێزەکان، بەخێرگەم سەر چاوە خۆشحاڵم کە بێڕەسمی یادی سیرەک ساڵەی تەمەنی دامەزراندنی کۆمەڵەکەمان دەکەینەوە. خۆشحاڵترم ڕێزنامەی ساڵانەی کۆمەڵی کەلەپور و فۆلکلۆری کورد لە سلێمانی دەردێتە بەردا. دەستی یەکەمە پێسەرۆک و ئەندامانی کۆمەڵەکەمان دەگوشم ئەوانەی لە ژیان داماوە وە هیوای ئارامی وە ڕۆحی پاشی ئەندامە خۆشکردوەکان دەخوازم کە ڕۆڵ و کاریگەری زۆریان هەبووە بە خزمەتکردن و کۆکردنەوە و ئەرشیڤکردنی بابەتی کەلەپور و فۆلکلۆر بۆیە هەمیشە بە زوردویی ماونەتەوە. لەم ئێوارە ئەرخەوانیەدا سوپاسی تەواوی ئەندامانی کۆمەڵی کەلەپور و فۆلکلۆری کوورد دەکەم و بە هیوای ژیانێکی ئارام و تەندروست بۆ میوانە بەڕێزەکان لەگەڵ سوپاسدا ماڵەوە. بەڕێزان، ئێستاش داوا لەم بەڕێزانە دەکەین تکا لە کابرگارەکەین بمێنێتەوە بۆ ئەو بەڕێزانەی کە خەڵاتیان بۆ ئامادە کردووە. بەڕێز محەممەد مەردان سەرۆکی کۆمەڵی کەلەپور. بەڕێز کاک شێخ عەبدوو جێگیری سەرۆکی کۆمەڵی کەلەپور با بفەرمێ بۆ پێشکەشکردنی خەڵاتەکە. بەڕێز خاتوو بەیان محەممەد ئەندامی دەستەی کارگەڕی کۆمەڵی کەلەپور. بەڕێز کاک شیروان فۆتۆگرافەری کۆمەڵی کەلەپور. بەڕێز بورهان ستار سەرۆکی لقی سلێمانی کۆمەڵی هونەری میری. خاتوو نێحمەد هاوسەری کۆچکرد و ئەندازیار جەلال تەقی. بەڕێز مامۆستا گەلاوێش ڕەزا. خاتوو نووسێ.
بڕیاردار بەسەر دەکەینەوە کە ڕۆژگارێک وەک مۆم ڕوحی دڵسۆزیان بۆ شەوی دەیجووری نەتەوەکەیان دەتواندەوە بۆیە هەموو ساڵێک لەم ڕۆژەدا پەلکەزێڕینەی ڕوحیان لەگەڵ ممەبارانێکی جواندا دادەبارێنە دڵی هەمووانەوە ئێستاش بفەرمون بۆ بینینی ئەم بۆڵەتێ جوانانەی کە ڕۆژگارێک ڕەزی پڕ لە ئەوینی کۆمەڵەی کەلەپوریان شیرین دەکرد ئەندازیار و نووسەر و وەرگێڕ مامۆستا جەلال تەقی چیرۆکنووس و فۆلکلۆریست و مامۆستا عەبدولمەجید ماوەتی خەمخۆری گەورەی فۆلکلۆر مامۆستا عەلی مەعروف شارەزووری گەنجینەی شاری سلێمانی خاڵە حەمە فەرەجی جواننووس شانۆکار و شێوەکار و ئەکتەر و فۆلکلۆریست مامۆستا عومەر عەلی ئەمین شێوەکار و ڕۆژنامەنووس و نەورۆزپەروەر مامۆستا شەهلا نامیق شێوەکار و فۆلکلۆریست و وەرزشکاری مەزن مامۆستا عەلی لەتیف گەنجینەی شاری سلێمانی و فۆلکلۆریست مام عەباسی دارتاش شاعیر و ئاوازدانەر و تێکۆشەر هونەرمەند خالی دلێر مامۆستا نەزیف بابا حاجی هەورامی چیرۆکنووس و ڕۆژنامەوان و فۆلکلۆریست و قسەخۆش مامۆستا سەلام مەنمی پێشوناس و وەرگێڕ و فۆلکلۆریستی نەتەوەیی ڕەحیم سابیر مامۆستا ڕەشید هەورامی نووسەر و وەرگێڕ و فۆلکلۆریست نێژوناس و فۆلکلۆریست شێخ بورهان قەرەداخی ڕووەکناس و شاعیر و نووسەر و فۆلکلۆریست و نەورۆزپەروەر خیام کارگەچی شاعیر و فۆلکلۆریست و نیشتیمانپەروەر فەرەیدون یاڵانقۆزی ئەحمەد حەسەن کوڕەجووتیار بەکر پشدەری شاعیر و ڕۆژنامەنووس و فۆلکلۆریست و نووسەری جیهانی منداڵان کەمال دۆڵپەموویی فۆلکلۆریست و شاعیر و تێکۆشەر شاعیر و وەرگێڕ و هونەرمەندی شێوەکار و چلەپەروەر عەبدولستار شارباژێڕی ژینگە پارێز و ئەکتەر و پەروەر مامۆستا ئارارات زەردەشتی دەر و ڕۆژنامەنووسی نەتەوەیی بەیار عەبدولقادر نووسەر و شاعیر و شێوەکار و فۆلکلۆریست خێری شەنگاری جەلال تەقی تۆ باسنامەی ئەندازیاری بنیادنانی کۆشتی وەرگێڕان و داستانی ڕەسی نووسینی جوان خوشی دەبابە تۆ بووە بە ڕۆژەی شێعر بووی هەمیشە ڕوود لە ئەرینی خۆری کوردستان بوو تۆ ساقی تۆ ساق و گەڵای گەنموجۆی سەوزی گوڵ نەکردووی نیشتیمانێک بووی وەکو ناز لەگەڵ بەرزبوونەوەی تیشکی خۆردا ئەگەشایتەوە عەبدولمەجید ماوەتی تۆ داربەڕوویەکی بەهێز بووی ڕێگی هدر و ئاوەزت بە قوڵایی ناخی کوردستانی گەورەدا ڕۆچوو بوو مردنت بە مەمری و ئاوارەییشت بە ژیانە زانی عەلی مەعروف شارەزووری تۆ لە گامێشتەکەی سەیدانەوە گوڵاڵە سوورەی شارەزوورت کرد بە فەرشی گەڕانەوە بۆ حەزرەتی نالی هەندی پێشینانیشت کرد
بەبێخۆری دیوەخان بۆ بەسەرهاتی ئەوینی شەم و وەلی خاڵە حەمەفەرەج تۆ گەنجینەیەکی ئینجانەی پڕ لە گوڵی قسەی خۆش و میهرەبانی عاشق و شەیدای پیرەمێرد و جوان نووسێکی بەسەلیقە بووی بۆ ڕازانەوەی دڵی شەقامەکانی سلێمانی عومەری عەلێوی تۆ هەسوونێکی بەهێزی سەلیقەدار بووی بۆ ڕاگری کۆڕەکەی ماڵە باوان و کارکردنت لەسەر تەختەی شانۆ و دراماتە وتنی پارێدێکی پڕ لە پەرکەسێبینەی جوانش بووی شەهلانانە تۆ گەردوگوڵی سپێدەیەکی ناسک بووی بۆ جیریوەی چۆلەکەی ناو باخان گوڵدانێکی پڕ لە کۆچان بووی بۆ پیشاندانی ڕێگەی چاوساخان عەلی لەتیف تۆ گوڵبەندی باخە جوانەکەی چوارباخ وەرزشکارە دەرینەکەی سلێمانی هونەرمەندە مەستەکەی کوردستان بووی سیمای جوانی ڕوخسار وەکو هەورێکی سپی تا ئاسمانی سلێمانیەوە دیارە ڕۆژگاری چەرخی چەپگەت هێندە زاڵم بوو تۆی بخستەوە لەم شار Thank you.